بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقمەم شۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لە گەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ من ئەم شەو دوو میوانم هەیە بە سوپاسەوە میوانێک لە سۆران دکتۆر عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق و لە بەغدادیشەوە دکتۆر عادل نووری پەرلەمانتاری کوردستان لە پەرلەمانی عێراق دیارە مەبەستمە لەگەڵ هەردوو میوانەکەم قسە لەسەر کۆمەڵێک پرس و پێشهات و ئەگەر بکەین خۆتان نەزانن لە دوای هەڵبژاردنەکانی عێراق زۆر باس لەوە ئەکرێکە یاخود بە پێی بڵین پرۆژە یاسایی هەڵبژاردن و کە بووە بە پرۆژە یاسا و پاشان یاسا و پاشان هەموارکردنەوەی تا چوارەم هاتووە قسە لەسەرەوە ئەکرێت کە دەنگەکان دەنگی ئەو سندوق و باڵۆتانەی کە گومانی لەسرە سکاڵای لەسرە دووبارە هەژمار بکرێتەوە و ڕایەکی تریشەیە ئەڵێت کە ئەبێت هەر هەمووی سەر لە نوێ بەدەست بژمێردرێنەوە و ئێستا جگەل لەو باسانە باسێکی دیکە تۆتە کایە و ئاراوە تا لە سەری مانگ نزیکە بینەوە باسی کۆتایی هاتنی تەمەنی پەرلەمان گەرمتر ئەبێ قسەکە ئەوەیە کە پەرلەمانی عێراق بەپێی دەستوری عێراق ناتوانێت تەمەنی خۆی درێژ بکاتەوە تەنها لە دوو حاڵەتە حاڵەتێکیان دەستوریە کە لە ڕێگەی ئیستیفتا ئەوە بێت و حاڵەتێکیشیان پێچەوانەی دەستورە کە لە ڕێگەی ئیتیفاق یاخود ڕێکەوتنی سیاسیەوە بێت لە نێوان لایەنەکان قسەکە لە ئێستایەوەی عێراق بەرەو کوێ هەنگاوانێت و ئایا ئەگەر پەرلەمان تەمەنی کۆتایی بێت بڵین ژمارنەوەی دەنگەکان بەکوێ ئەگات و پرسیارێکی دیکەش ئەم شەو ڕوونی یەکەینەوە ئایا کۆتایی هاتنی تەمەنی پەرلەمان بەمانای ئەوەیە کە حکوومەتیش کابینەکەی ئێستای عەبادی ئەبێ بە کابینەیەکی تەسریف ئەعمال و کار بەڕێکەر و بێگومان قسە لەسەر دۆخی نێوخۆی هەرێمی کوردستان و ئامادەگی لایەنەکان بۆ چوونەوە بەغدا و بێگومان یەک ڕیزی نێوخۆی خۆمان کە تا ئەم ساتە نایبینین سەرڕایەوەی کە ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێم مەترسیەکی زۆریان لەسەرەوە ئێستا وترێت داعش دیسان دەستی بە چالاکی کردوتەوە چەندە چالاکی شێر نەوەستاوە بەڵام ئێستا زیاتر لە جاران من لە دکتۆر عەرەفات کەرەمەوە دەستپێیەکەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق دکتۆر سڵاوتان لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە دیارە ئێوە شاگادارن پێم خۆشە بۆ بینە ڕوونی بکەنەوە کە دانیشتنی پەرلەمانی عێراق سەبارەت بە هەمواری چوارەم بەکوێ گەیشت و ئەو قسانەی کە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان ئاماژەی پێداوە کە هەفتەی داهاتوو هەژماردنەوەی دەستی دەنگەکانی بڵێنە و سندوقخانەی سکاڵایان لەسرە دەست پێکاتەوە تا چەندە ئەگەرێکی بەهێزە. سپاس کاکێتگار بێگومان پەرلەمانە عێراقی جێداخەیە ینی 4 ساڵە ئەمنی پەرلەمانە هەمی جارە پەرلەمانە بووە ئەگەرە هەندێک کێشێت عێراقی سیاسی ئالۆزتر بکەتن و ئەس شێم بێژم ئەو دانیشتنێت پەرلەمانە ئەنجام دای دانیشتنێت ینی هەرچی شتێکیە کە بابەتێک لەسەر گەنگەشە کرد ئالۆزتر کردە لە وڵاتی پێشکەوتی هەموو جارێ پەرلەمان فاکتەرێکی سەرەکیە کە کێشە بێنە چارەسەرەکردن ڕێکە پەرلەمانە چونکە دەسەڵاتێکە بڵندە بەسترین دەسەڵاتە یا تەشریعیە و یا ڕەقابیە بەس جێداخە لە عێراقیدا پەرلەمانە نا بڕاستی چاودێری و حکومەتی دیکرد چاودێرێکی بوو بەرژەوەندیە تایبەت هەندێک لایەنێن سیاسی یان هەندێک کەسە تەشریعی ئەو یاسا دەرکردن لە بەرژەوەندیە هەندێک لایەنێن سیاسی یان بەرژەوەندی هەندێک لایەنێن تائیفی بەرەندە پەرلەمانێکی هەمێ عێراقا هەموو مکونات عێراقی نەبووە بڕاستی ئەف پەرلەمانە بتەنێ هەر کەسێکی هەوڵدا بۆ بەرژەوەندیە خۆ بکاربینیتن ئەو ڕکە دانیشتنێت پەرلەمانش ئەو بە دانیشتنێت دیمایە هەمە بۆ چەند لایەنێکن کە دەخوازن وەکی وەسیلەکێ وەکی ئامرازەکێ هەندێک ئارمانجێت خۆی سەرەکی سیاسی بین نەدی بەرە چەندێ دانیشتنێت پەرلەمانە بەس ئالۆزی بۆ پرۆسە سیاسی عێراقی دروست کردیە. باشە دکتۆر سەبارەت بە ینی تەمەنی پەرلەمان پێتان وایە ئەوە ئەگەرێکی ینی بەهێزە کە تەمەنی پەرلەمان کۆتایی بێت و پەرلەمان هیچ بڕیارێک لەبارەی خۆیەوە نەدا هەرچەندە بەپێی دەستور پەرلەمان و پەرلەمانتاران ناتوانن هیچ لەبارەی تەمەنی یاخود درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانەوە بکەن؟
لە دستوری عێراقی بڕۆن و ئاشکراتی مادە 56 و 57 بەحث کرێ کە تەمەنی پەرلەمانە 4 ساڵە هەر ساڵێک 2 وەرزە پێک دێت لە حالەتێکی شەی پەرلەمانت تەمدید کە 30 ڕۆژە ئەگەرات و بودجە هات ئەف تشتە زۆرجە ڕوودایە بەس بڕاستی گەرەی دستورە ئەگەر بچین شروڤە بکەین ئەم نەشن تەمەنی پەرلەمانە درێژکەینەوە و حتا ئەو پەرلەمانتارێن و تعدیلا چوارە پێشکەشی پەرلەمانە کرە ئەبخۆش بێژن ئەم پەرلەمانە درێژ ناکەینەوە ئەم دانشنا دێ بەردەوام بین بەس بۆ چۆن ئەمەکی عربی لا مشاحة في الإصلاح فلا فرق بين المصطلحين يعني چتو بەردەوام بە چتو درێژ بکە هەر وەکو یەکاشی بژێ تەمدید باشترە چکە تەمدید التزامەکە وەختێکی بەس بەردەوامبوونا دانشنا یەگوتە حتاکو نەتیجێت هەڵبژاردنا بێنە پەسەندکردن ئاشکراکردن ئەوەش بڕاستی ئەسێ باوەری مەگەر هات و ئەف بابەتێ فەرزلیە دەوی یان هەژمارکردنا ئەنجامن هەڵبژاردنا بەدەست ئەس شێن بژم هەتا 2 مانگا 3 مانگا دەخایێنێتن ئەگەر هات و هەمە سندوق جارێکی هەژمار بکەن بەس ئەگەر هات و بەس ئەف سندوقین گومان لەسەر هەبیت هەی ینی مانگێک پێ بچیتن بەرە چەندە ئەف پرۆسە زەحمەتە و پەرلەمانژی ینی هەوڵدا تەمەنی خود درێژکرد ئەو ڕوو هەوڵدا بەس نەشە یاساکە پێشکەش کرد کە تێدا نیسە تەمدید بەس نەشە ڕوو ڕێژە یاسایی تەوا بکەتن چونکە پەرلەمانتارژی قەنەعەتەوان ئەوە سبا ئەگەر تەمەنی پەرلەمانش درێژ بکەن یعنی محکەمە اتحادی دێ ڕەت کەتەوە یعنی زۆر تەعەن دێنە لێدان چکە پێچەوانەی دستوریە ئەوەژی بڕاستیکی عربین سابقە خەتیرە یعنی دەبیتە دەرکردنەوە بوو بابەتێت مەترسیدا بێرە چەندە باشترە پەرلەمان کۆتایی پێبێتن و محکەمە اتحادی هەوڵ بەتوی بابەتی چارەسەر بکەتن بچەند بڕیارەکە یان تشتێکی دیکە هەمە لایەنێ سیاسی دانیشتەکە مەزن بکەن تەفاهمەکە سیاسی هەبێتن بگەنە حەلەکە ینی تەوافقی هەتاکو عێراقی لێ قەیرانە بێگومان دکتۆر دێمەوەلات بۆی قسە لەسەر ڕێکەوتنی سیاسیش بکەین بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و پەڕاندنەوەی عێراق لەو دۆخەی تەیەکەوێ من ئەچمە لای دکتۆر عادل نووری پارلەمانتاری کوردستان لە پەرلەمانی عێراق کە لە بەغداوە بە سوپاسەوە ئامادەیە دکتۆر سڵاوتان لێبێت ماندوو نەبن بە لە پرسێکی جیاوازەوە لەگەڵ جەنابتان دەست پێ بکەم دیارە قسە زۆر لەسەر ژماردنەوەی یاخود هەژماردنەوەی دەستی دەنگەکان دەکرێت دوو ڕاهەیە ڕایەکەیە کە ئەبێت تەواوی دەنگەکان تەواوی سندوقەکان بژمێردێنەوە ڕایەکی تریشەیە ئەڵێ کە تەنها و سندوقانی کە گومانی لەسەر و سکاڵای لەسەر تۆمار کراوە وەکو دکتۆر عەرەفاتیش ئاماژەی پێدا ئەوە کەمتریش ئەخایەنێت ئێوە لەو بارەیەوە دوایین زانیاری لای ئێوە چییە و بێگومان دێمە سەر باسی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیش سڵاو لە جەناب لە کاک دکتۆر عەرەفات لە تەواوی بینەران کاک یادگاری بەڕێز بەڵێ ئەمڕۆ دانیشتنمان هەبوو دەربارەی پرۆژە یاسایە کە دوو بڕگێ لە خۆگرتو بوو بڕگەی سەرەکی کە ئێمە زۆرم بەستمانە باسی عەد و فەرزی کولیە بە پێی یاسای هەموارکراوی سێمی پەرلەمان کە ڕۆشتە بواری جێبەجێکردنەوە شتێکمان نییە بە ناوی عەد و فەرزی جوزئی و تەواوی ئەو ئەنجامانەی کە لەلایەن کۆمسیۆنەوە هەڵ ینی باس کرا لە ئەنجامی عەد و فەرزی ئەلکترۆنی مادەی 38 یاسا پێشۆکە هەر هەڵمان وەشاندوێتەوە شتێکمان نییە ئێستا بە ناوی عەد و فەرزی ئەلکترۆنی لەبەرەوە تەواوی پرۆسەکە ئەبێت سەر لە نوێ عەد و فەرزی یەدەوی بکرێتەوە محکەمەی اتحادی پشتیوانی خۆی بۆ یاساکانی کە سکاڵای لەسەر و ئەوانەشی کە سکاڵایان لەسەر نییە کۆمەڵێ دادوەرهاتن تەواو شتێک نییە بە ناوی جوزئی و ناوی کولی هەمووی کولیە لەبەر ئەوەی تەواوی پرۆسەکە تەواوی ئەنجامەکان هەڵوەشانەوە کۆمسیۆن دەرکرا تەواوی بەرپرسی مەکتەبەکان و نووسنگەکانی پارێزەکان گۆڕان یان چۆن بڵێ بە موقەتی ژۆماوەی مانگێکیش بێ دەستیان لەبەر گەندەڵی هەمووی دەستی پێلەکار کێشراوەتەوە دوور خراوەتەوە و هەمووەکو ڤایرۆسوان لەبەرەوەی شتێکمانە بە پێی یاسا و بە پێی دستور شتێکمانە بە ناوی ئەنجامی باوەڕ پێکراوە کەواتە ئێمە وەکو وایە لە سەعات 6
لە کاتژمێر 6 و 1 دقەی ڕۆژی 12 5 بین هیچ ئەنجامێکی باوەڕ پێکراو نییە. ئەمە زۆر وازحە، زۆر ڕوونە، هەر کەسێ ئەوێ پێش بەمە لێ بدە، هەر کەسێک ئەوێ شتێکی تر بڵێ ئەوە نایاساییە، نادەستوریە. دادگای فیدراڵی عێراق ئێمەی ڕاستپاردۆک و پەرلەمان ئەبێت تا دوا کاتی ڕاگەاندنی ئەنجامەکان ئێمە ئەبێت چاودێری بکەین. باشە ئەگەر ئێمە ئەمە وای کرد ئێمە بۆ شتێکی تر بڕۆن، ئەگەر ئێمە تەمەنمان تەواو بوو بێ لە ماوەڵە بین، ئێمە چۆن ئەتوانین ئەنجامی چۆن ئەتوانین ئەرکەکانی خۆمان ئەنجام بدەین لە پەرلەمانێکی تر لە دایک نەبێ. سەرۆکی پەرلەمانی عێراق ئەمڕۆ لە پرێس کۆنفرانسێکە ئاماژەی بەوە داوە کە هەفتەی داهاتوو هەژماردنەوەی دەنگەکان دەست پێ ئەکات. ئایا ئەمە زانیاریەکی تەواو ڕاستە و دەست پێەکە هەفتەی داهاتوو؟ من لەگەڵ دکتۆر سەلیم بووم کاتێ باسی ئەوە کرا کە هەر ئەسڵ پێشنیاری براتان بۆتم کاکە بچۆ هینێک بکە باشە کۆنگرەیەکی ڕۆژنەمانی بکە لە هەموو حاڵەتێکە ئەگەر جوزئی بێ یا عەد و فەرزی کولی بێ لە هەفتەی داهاتوو ئەبێ دەست پێ بکە، چونکە پەرلەمان نامێنێ ئەم پەرلەمانە ئەگەر کۆبوونە ئەگەر ژمارەی ڕێژەی یاسایی نەبێ ئەوە ئێمە ئاخر ڕۆژمان ڕۆژی شەممەیە و ئەو کات فەراغی پەرلەمانی دروستە. بە پێی تەفسیری دادگای فیدراڵی کاک مامۆستا یادگار نابێ ئەم سێ مؤسسەکە سێ دەستگای تەشریعی، دەستگای تەنفیزی، دەستگای قەزای نابێ یەکێکیان نەبن، ئەوە فەراغ دروستە بێ و دەوڵەتی عێراقی فیدراڵ وا دروست بۆ ئەبێ لە هەموو کاتێکە هەر سێ دەستگاکە لە کارا بن و هەر سێ دەستگاکە ببن تا پەرلەمانێک نەبێ لە دایک نەبوو بێ ئێمە ڕۆڵەکانی تەسلیم کەین. ئەگەر بڕۆینەوە کێ ئەڵێ ئەسڵەن ئەو ئەنجامەنە واناکە دەنگەکان هەمووی باوەڕی پێ نەکرێەوە هەر هەڵوەشێتەوە. ئەو کات ڕێگە چارە چییە؟ یعنی ئایا ئەڕۆن هەڵبژاردنێکی تر کێ بڕیاری ئەوە ئەدا کە هەڵبژاردنێکی تر دروست بێ؟ بەڵێ لێگومان دێمە وڵات بۆی بزانین ڕێگە چارەش چییە بێت. سوپاس دەکەم ئەچمە وەلای دکتۆر عەرەفات کەرەم. دکتۆر عەرەفات ینی ئەوترێن نە پەرلەمان نە دادگای فیدراڵی نە هیچ دامەزراوەیەکی دیکەی عێراق بۆی نییە بڕیار لەسەر تەمدید و درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بدات. وەکو دکتۆر عادل نوریش ئاماژەی پێدا لە شەممە بەولاوە ینی شتێک نامێنێ بە ناوی پەرلەمانەوە تەمەنی دەستوری خۆی کە ئەوترێت ینی ساڵی تەقویمی و ڕۆژژمێری خۆی تەواو ئەکات لەو ڕۆژەوەی کە دەستی بەکارەکانی کردووە. کەواتە لە دوای ئەوە چی ڕوو ئەدات؟ ئایا هەژماردنەوەی دەستی دەنگەکانیش بەبێت چاودێری پەرلەمان شتێکی ئاساییە تێپەڕێت یاخود چارەسەرێک بۆ ئەوەشە دۆزرێتەوە چونکە عێراق؟ بەڵێ یعنی کاک یادگار پەرلەمان ئەوەندە کاریگەریە خۆ نییە سەر مەسەلە چاودێریە لەسەر حکوومەتێ. ینی 4 ساڵان بەغدا بزانە کە پەرلەمانە چه چاودێرێک سەر حکوومەتێک کردیە. یعنی دەست شتێکی بوو بینەرە ڕوون ئاشکرا بێژم باوەڕ بکە هەرچی بانگهێشتەکە وەزیرێکی یان بەرپرسێکی کرێ بوو پەرلەمانە نەر بەرخاترە عێراقی بە بەخاترە هاوڵاتیە بووە ئەوە بەخاترە لایەنێکی سیاسی بووە سەفەقاتی تیجاری بووینە یەکیشوان یک بانکێشت پەرلەمانتەر هەبووە یەگوتیە وەزیرە ئەگەر تو چەند پارە دەدەوێت ئەستەنازلێکم 2 ملیۆن دلار سەفەقات بەردەوامە بەرەندێ پەرلەمانە ئەف نە پەرلەمانە کە کاریگەریە خۆ هەبێتن و چاودێری سەر پرۆسە سیاسی بکات یان سەر هەڵبژارنێ بکات یان لەسەر کارێ مفاوضیە بکات یان دادوەریە بکاتن البەرە چەندێ لێرە باشترین چارەسەری ئەوە یعنی ئەمەکو فراکسیۆنە پارتی دموکراتی کوردستان مە زۆر جارە لە سەروی بابەتە فۆکەس کردیە کە گوتیە ئەم نە دەترسین لە هەژمارتنا دەستە چونکە ئەمەژی ئەو قەنەعەتە هەی ئەو کۆمسیۆنە هەڵبژاردنی کۆمسیۆنەکە سەرکەفتی نەبووە و حتا مە پارتی دموکراتی کوردستان مە نوێنەرێ خۆ هەبووە هەر جێ داخەیە هەندێک لایەنێن سیاسیین عەرەبی دەگەل کووردا پیلانێک دژی مە کێرۆ ئەو نوێنەرێ مە لادا و کەسێکی دێدانەشینەوەن سەرڕا هەندێکە مە نوێنەرێ خۆ نەبوو ئەم بوونە هێزیەکە دی ئەگەر مە نوێنەرێ خۆ هەبووایە تازە کورسیمەدە زیاتر لێن ببوو چۆن ئامەن باشترین چارەسەر ئەوەیە پێش ئەوەی کە شەمبی بێتن یان کوبێژین کۆتاییە پەرلەمانە بێتن لە عێراقی هەمە توش بتەوافقە سیاسی تە چارەسەرکردن یعنی هەمە لایەنێن سیاسی دابنشن دکتۆر عەرەفات یعنی وەکو دەرەکەوێ لایەنە عێراقیەکان گەنگەشێکێ بکەن بە کورد و بە عەرەب بە شیعە و سوننەوە هەست دەکرێت کە
تا ڕادەیەک بێباکەن بەرامبەر بە کۆتایی هاتنی تەمەنی پەرلەمان. ینی ئێمە باسی شەممەیەک ناکەین کە دوومانی تر دێت، باسی شەممەیەکەکەین کە لە خلالی 2 بۆ 3 ڕۆژە دێت. ئایا لەم 1-2 ڕۆژەیە کە بەیانی هەینیە یعنی هیچ اتفاقێکی سیاسی دێتە ئاراوە یاخود لایەنەکان خۆیان حازر کردووە بۆ ئەوەی ڕووداوەکە ڕوو بدات وەکو هەمیشە لە دوای ئەوەوە هەنگاو بنێن؟ کاگیادگەر ڕاستی لە عێراقی تازە یبووە دوو بەرە بەرەك حەز دکەتەن بزیرترین وەخت پەرلەمانی نوێی دەست پێ بکات ئەو بەرەنەوەی کو سەرکەفتی وینە و بەرەکی دیکەش هەیە بڕاستی ئەف بەرە کە حەز ناکەتن پەرلەمانی نوێی دەست پێ بکات حەزکەت ئاڵۆزی هەبێتن و پەرلەمان بەردەوامیت حتاکو هەندێک کەس لێ هەلبژاتنی سەرکەون و ئەو لایەنە دیارن ئەشێن بێژم هەماهەنگیەکە هەیە ناوبەرە سەرۆکاتیە پەرلەمانە و پەرلەمانی کو دەرنەچووی دگەل بڕون و ئەشکرا بژم دگەل حەزب داوە یعنی هەم عبادی و هەم بەرەس مالکی هەردووک حەز دکەن پەرلەمانێنی دەست پێ نەکەتن ئاڵۆزی هەبێتن چکە ئەف بڕاستی سبا ئەگەر پەرلەمان نەما ئەف حکوومەتە دی چ لێت نابێتە حکوومەتە تەصریف الأعمال كاك يادقار دەبێتە حکوومەتە تحریف الأعمال يعني بكيف خو ئەف حکوومەتە بكيف خو دەکاراکەتن بەروی چەندە باشترین حاڵەتە دەوری سەر و کۆمار چییە دکتۆر عەرەفات؟ پەرلەمان کوتایی پێ بێتن و هەو والله دەورە سەر و کۆمار لەگەڵ ڕێزا من بوو سەر و کۆمار 4 ساڵ هەر چ ڕۆڵ نەبووە ئەوی جارە هەر چ ڕۆڵ نابیتن بتەنێک ینی کێشە پێی شێوازێت تێتە چارەسەرکردن یعنی تازە بەرزترین دەستهەڵات لە عێراقی محکەمە فدرالە محکەمە فدرال دەبا ڕێ نەدەبایە تعدیلا چارێ بوێ قانونی هەڵباکردن دەبا دادگا فدرال بریارێک دابا یان ئەو هەلبژاردنە مەسەرەن ڕێ نەدابا لە یەکی کەش مەسەرەن تعدیل کردبا لە یەکی کەشی ئەو مەجلس الأعلى للقضاء بچێت لە جهەتی کۆمیسیۆنێک کاری خۆ کردبا دەبا پەرلەمانە کۆمیسیۆن بانگشتی پەرلەمانە کردبا استیجواب کردبا ئەگەر هات و زانی بە خەلەلەکە مەژی گومانە سەرکارە کۆمیسیۆنی هەیە بانگشت کردبا بلا متمانە لێستاندبا حتا تەجبین نەکردبا چونکە تەجبین نەهاتیە بشتینگنە کە ئەگەر هات و مەسەرەن سەحب الثقة کردبا کۆمیسیۆنێ داوا کردبا بەڵێ بمبورە دکتۆر بێگومان دێمەوەلات دکتۆر عادل ینی لە کۆتایی قسەکانتە ویست بێتە سەرباسی چارەسەر قسەکە ئەوەیە ئەگەر لە هەفتەی داهاتووەوە هەژمارکردنەوەی دەستی دەنگەکان کە جەناب ئاماژە پێداوتە بە هیچ شێوەیەک بەشێکی نییە بەڵکو هەموویەتیە بێ هەژمار بکرێتەوە دەست پێ بکە ئەمە چەند ئەخایەنێ و چەندی ئەوێ بۆ ئەوەی ئەو پەرلەمانتارانەی دیکە لەلایەن دادگای فیدرالی و لەلایەن لایەنی پەیوەنددارەوە پەسەند بکرێن وەکو پەرلەمانتار ئەو ماوەیە کە پەرلەمانی عێراق تەمەنی یاسایی کۆتایی هاتووە چارەسەر چییە و ئەکرێت چۆن مامەڵەی تیا بکرێت وەکو دکتۆر عەرەفات وتی ئەمە نەک حکوومەتی تەصریف ئەعمال نابێ بەڵکو تەحریف لە ئەعمالیش ئەبێت. وڵی کاکە یادگار من ناچارە بم کاک دکتۆر عەرەفات بەداخەوە دووش جارشتیوت من لەگەڵی هاو کۆک نیم تابانەوە ڕای خۆیەتی بەڵام خۆتان ئەزانن ئێستا ئەندام پەرلەمانێکی سەربەخۆم و ڕاستیەکانوەکو خۆی ئەڵێم جارە یەکەم ئەو شتەی ئەمە ئەبا بەڕێوە نە هیچ لایانی سیاسیە و نەعەبادیە و نەمالیکیە چاواشەکاری کەس نەیکا و ئەو لایەنانەی هەردوو لایەنەکەی کوردستان ئەوان دێنشان لەگەڵ عەبادی و لەگەڵ مالیکیا دائەنێن و سانجێکی 35 کەسی دوێنێەوە پێرێ ماڵ و مەرجع و شوێنی سیاسی عێراق و کونوکۆڵانی بەغا نەماوە نەگەڕێن کلکیان گرێداوە لەگەڵ هەرچی فاسد و هەرچی حەسەپلایس و هەرچی حەشدی شعبی هەرچی ئەوەیە دژی بەرژەوەندەکانی کوردستان و بۆ ئەوەی دەنگ دزەکان بۆ ئەوەی دەنگ ئەنفالکراوەکان بەردەوام بن ئەوەی پەرلەمانی گڕ کردو بە شانازیوە عادل نووریە نەمالیکیە نەعەبادیە کەس چاوەشەکاری نەکا و پەرلەمانی عێراقیزە پەرلەمانێکی زۆر ئەکتیڤە پەرلەمانێکە لەگەڵ بەرامبەر هەموو گەندەڵەکان وەستاوەتەوە ئەو 180 ئەندام پەرلەمانەتان بەوەدا کە شەمە کۆتا ڕۆژی تەمەنیەتی ئەتوانێت دوای ئەوە بەردەوام بێت لەبەرەوە ئەو لایەنە بۆ دێم ناخێر بە دەستوریە ناتوانێت بەردەوام بێ بەڵام بۆیە پرۆژە یاسایەکی پێشکەش کرد و پەرلەمان
حەقی خۆیەتی و محکەمەی دادگای فیدراڵیش وتی ئەو ممارەسەی دەسەڵاتی خۆی ئەکا لەگەڵ کاک دکتۆر عەرەفات نیمە دادگای فیدراڵی ناتوانێت بە هیچ جۆرێ نێڵێ پەرلەمان تەشریع دروستکە نێڵە ڕقابەی خۆی بکە نازانم چۆن وا ئەڵێ ئەمە دەسەڵاتی ڕقابی و تەشریعیمان هەیە ئەمە یەک کەواتە ئەم باسە باسی ئەوە نییە و ئەمڕۆ ئەگەر مالیکی و عەبادی و هادی عامری ڕێگریان نەکردایە نیسابی ئێمە 220 ئەندام پەرلەمانیشە بوو ئەوە شاندە کوردیەکانن هاتن لەگەڵیانە ڕێکەوتن دوێنێشە و پێرێشە و نانهێشت نیسابی ئێمە تەواو بێ ئێمە کۆمەڵی ئەندام پەرلەمانی ئازای ئازادی سربەخۆین هاتوین داکۆشی بکەین جارێ من هەر کاندید نیم ئەگەر بویستایە کاندید بەردەوام بم لە پەرلەمانە کاندید دەبم وجە نابیشتن ئەزان ڕەنگە چەند سیمەن بۆ دەرچوون لە بەسڕش ئەگەر دابەزم لە خەڵکێکی تر زیاتر بوو بێ من ئەمە ئەوە بڵێم کاکی یادگار ئەمە هەڵبژاردن نەبوو مەهزە بوو من سەرۆکی لەژێ تەقەسی حقایقم بە هەرچی راپۆرتە نێودەوڵەتەکانەوە لە پەرلەمانی سویدەوە لە یۆنامیەوە هەژمارکردنەوەی دەنگەکان بەدەست بڕیاری لێدراوە وەکو سەرۆکی پەرلەمانیش ئاماژەی پێداوە جەنابیشت ئاماژەت پێدا ئەم هەفتەیە کە دێت هەفتەی دادێت دەست پێەکە پرسیارەکە وەڵامی ئەو بە شەشم بیتەوە زۆر بە کورتی چەند ئەخایەنێت هەژمارکردنەوەکە ئەگەر ئێمە سبەینیە سەرکەوتوبی نیسابی یاسایی تەواو بکەین ئەوە عەد و فەرجی جوزئی هەر لا ئەبین چونکەوە نایاساییە ئەوە پێشلێدانە ئەوە فێڵکردن بوو ئیتیفاقی سیاسی لایەنە کوردستانەکان و لایەنە عەرەبی سونی و شیعە گەندەڵکارەکان بوو کە ئەو فەڕە لێ بدەن و من سەرۆکی دادگای فیدراڵیم بینی وتی نا مەبەستی من ئەوە نەبووە مەبەستی من ئەو تومە 11 ملیۆن بیتاقە یا ئیستیمارە عەد و فەرج بکرێتەوە ئەوە ئەو دەستە قەزاییە دادوەرەی کە لە کۆمسیۆنە ئیجتیهادی خۆیانە و موفق نین ئیشارەشی پێداوە کاک یادگار من ئەمە ئەوە بڵێم ئەمەی کە بوو بە هەموو معیارێ من وەکو سەرۆکی لیژنەی تەقەسی حقایق 11 دەرگامان دیاری کردو کە تەزویری لێ کراوە ئەم 11 دەرگای وایە بە تاق و تەنە ئەو دەرگای کە کۆمسیۆن کردێت 2 ملیۆن تەزویری تیا کراوە چی ماوەتەوە بە ناوی هەڵبژاردنەوە یەکێک لەو دەرگانە هاکردنە یەکێ لەو دەرگانە ئێزدیڕامەکانە کە لە سلێمانی کرا بە بەڵگەوە من ئەوە ئاڵێم هیچ چەند پارێزگا سێ پارێزگای کوردستان لەگەڵ کەرکووک لەگەڵ هەنی شوێنی تر لە سلێمانیەوە پێش هەڵبژاردنەکان ئێزدیڕامەکان تەوجیگە من بە بەڵگەوە لامە یەکێک لەوانە کاکە من ئەوە هی لایەنێکی سیاسی کوردیە کە بۆ نوێنەرەکەی ئەم نامەی ناردووە کە خۆشبەختانەی ئێمە کە وەختی ئیستیمارەکەمان گرت ئەمە بیریان چوو ئەمەش دەرکەن ئەوە ڕێک ئەڵێ کۆمەڵێ بینی پێداوە لایەنە سیاسیەکە بە کارمەندەکەی سەری لای وێزگەکە ئەڵێ فڵان کەس لە ژمارە ئەوەنەوە لە ژمارە ئەوەنە بۆ ژمارە ئەوەنەی فڵان لایەن ئەوەنە دەنجی لێ دەرکە ئەوەنە بۆ ئەو نەفەری خوان خەشوێنەکە ئەوە هەموو بەڵگەیە و تەحەدا ئەەکەم کەس بتوانێت ئینکاری بکە ئەمەی تر هی پارێزگایەکی کوردستانیە بە ئەم بەڵگە پیشاندم پارێزگایەکی کوردستانیە کە ناوی چەند ناویان ئیزافە کردو بە هەزاران ناوین ئیزافە کردو بۆ لیستەکە ئەسڵ و ئەساسی نییە یەک مەجال کاکی یادگار تەماشای ئەمە بکە تو شەرەفی هەموو کەسێک ئەمە جیهاز ئاوایە ئەڵێ لە ژمارە 1 2 3 4 کاندیدی ئەو لایەنە تەماشاکە 29 بسۆریەوە و بەڵگانەتان ڕادستی دادگا کردووە بێگومان چاوەڕێیەکەن کە دادگایەک لای کاتەوە سپاس دەکەم بەڵێ سپاس دەکەم دکتۆر عەرەفات لەبەرەوە ئەمە هەڵبژاردن نەبوو مەهزە لەبوو عادل نووریشە ئاماژەی پێدا یعنی قسەکە ئەوەیە ئەو ئاماژە بەوا داڵێەوە هەڵبژاردن نەبوو مەهزە لەبوو و ئەڵێت نابێت عەد و فەرزی جوزئی بەش بکرێت تەناو سندوقانی سکاڵیان لەسرە بەڵکو ئەگەر سەر بکەون سبەینێ وەکو خۆی ئاماژەی پێدا ئەوە هەر هەمووی هەڵەوەشێتەوە سەر لە نوێ دەنگەکان هەژمارەکرێنەوە قسەکە لە ئێستاە ئەوەیە ینی بۆ نمونە هاوپەیمانێتەکانی ناو عێراقیش بای ئەوە بەهێز نین کە بتوان نەرەمویان پێکەوە کۆک بن لەسەر بابەتێکی دیاری کراوە ئەو بڵین ئالۆزیەی ئەو نالەباریەی ئەو پاشاگەردانی بە شێوەیەک لە شێوەکان لە نێوان کەوانەیەکە لە عێراق هەیە بای ئەوەیە کە دۆخی عێراق بەرەو ئارامتر بڕوایان ئالۆسترە بێ لە ڕۆژانی داهاتوو فەرموو کاک یادگار ماوەکو فراکسیۆنا پارتیان وەکو پارتی دیموکراتی کوردستان مەشی بڕاستی گومانە هەی لەوێ هەڵبژاردنێ لە زۆر جیا یعنی بۆ نمونە وەکو پارتی لە پارێزگا میسل
نزیکی چەندەها دەنگێتمە هاتنە شەوتاندن نەخواستمە سنجار مەژی گومانە هەی لە کۆمیسیۆنێ لە هەڵبژاردنێ دەنگێمە هاتیە شەوتاندن مە گومان تێدانیەوە نییە کۆم بێژن سەداسەت ئەمێ ئەنتیخابی ڕازینە بەس ئەوە چت گەهینیتن وەختێک و کۆمیسیۆن لە دەستی پارتیدا هەلبژاردن بڕێک و پێک و گەلک خاوین بڕێوە چوو وەختێک و کۆمیسیۆن لە دەستی پارتی دەرینە ئەوە جەزایەوانە تازە کاتێوەی قەیرانەندە سیاسی و بارۆدخدە ئالۆسترژی لێتن بەرە چەندێ باشترین چارەسەری ئەوەیە کە بڕاستیمە هیچ ینی گومان تێدانە کە بارودۆخەکە بەرە ئالۆزوو چیتن ئەوە تەفاهمەکە سیاسی هەبێتن چاوە 2023 نظام چوو ئەم تێگەشتنەکە مابەنە سودنە و شیعە و لایەنێن سیاسی ئەو ڕۆکە پێویستی تێگەشتەکەی و ئەم وێ چەندش ناترسین چه هەڵبژاردن دووبارە بێنەکردنا ئەم ناترسین دووبارە فەرزایە دەوی بیتن کولی بیت جزئی بیت هیچ منەک پێدانیا چونکە بەڕاستی ئەم جەماوەی خۆت ئەوەی کردوتی چەند لایەنێکی سیاسی لە عێراقن لەگەڵ لایەنەکانی عێراق دانیشن و کۆ بنەوە ڕێککەوتنەکەن بۆ ئەوەی دانیشتەکانی پەرلەمان سەر نەگرێ ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان لەناو ئەم دانیشتن و اتفاقانن نەخێرمە چ جارە دانیشتنەکەنە بۆ ئەوەی پەرلەمان دانەنشیتن مە دانیشتنێک کرد بۆ ئەوەی ئەم بشێن بەرنامەکی کوردستانی بگەینە لایەنە دیکەی سیاسی تشتێکی نۆرمالە خۆتە بەردام دژمنە بەردەوام نییە تو دەگەل هەموو لایەنە دانیشتە گەرمالێکی بێت عەبادی بێت عامری بێتن چونکە تازە وەختی هەندێک تو وەکی بگوێرەی دەستوری تشکیل الكتلة الأكبر پێویستە کار لەسەر بکەی عملیات الفرز اليدوي دێ بەردەوام بێتن گەلوێ چەندش دەبێت کاری خۆ بکەی هاوپەیمانەیەکی دروستکەی چ تشتێک باشە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیدا بێتن ئەوروکە وەکو پارتی دیموکراتی کوردستان هێزا یەکەمە لە عێراق لە کوردستان هێزا یەکەمە مە داوا بەرنامەیەکی کرا لە بچینە بەغدا گفتوگۆ بکەن حتا کو ئەم بشێن داخوازیت خەڵکی کوردستانی جێبەجێ بکەن بینەدی چونکە بەڕاستی مە بارێ دەستورە هەی ئەوروکە دەستوراتی پێشەلکردن و ئەف باش بەڵێ بمبورە کاتم کۆتایی هات خولەکێک شتێ پەڕیوین دکتۆر عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق دکتۆر عادل نووری پارلەمانتاری کوردستان لە پەرلەمانی عێراق کە لە بەغدا و سۆرانەوە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئەو کاتەی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی بەڵێ بینەرانی ئەزیز سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی لە هەولێر لە سۆران لە بەغدا تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتی